حکوومەتی بەریتانیا دوێنێ ڕۆژی چوارشەممە دەستی کرد بە جێبەجێکردنی سیستەمە نوێیەکەی سزادانی ئەو کەس و قاچاقچی و کۆمپانیانەی کە پەیوەستن بە کۆچی نایاسایی گواستنەوەی کۆچبەران بۆ بەریتانیا و 25 کەس و کۆمپانیای لە سەرانسەری جیهاندا کردە ئامانج. لە بەیاننامەیەکدا ئاماژەیان بەوە کرد کە سزانوێیەکان ئەو کەس و لایەنانە دەکاتە ئامانج کە بەشدارن لە قاچاقچێتی خەڵک و کۆمپانیاکانی دابینکردنی چووپەپەلەم کە لە کیشۆری ئاسیایە و بەڕێوەبەرانی سیستمی گواستنەوەی پارەی نافەرمی واتە حواڵە حواڵەچەکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و سەرکردەی باندەکان کە بنکەکانیان بە پێ زانیاریەکانی حکوومەتی بەریتانیا لە باڵکان و باکووری ئەفریقایە. بەپێ ئەم سزانە هەژماری بانکی و سەروەت و سامانی ئەو کەسانی کە لە بەریتانیان دەست بەسەر دەبێت لەلایەن حکوومەتی بەریتانیاوە و هەروەها گەشتکردنیشان بۆ بەریتانیا لێ قەدەغە دەکرێت. دەیڤید لامیش وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەیاند دەسەڵاتدارانی بەریتانیا ئاگاداری ئەو باندانن کە ژیانی کەسانی لاواز دەخەنە مەترسیەوە. هەروەها لەگەڵ هاوبەشەکانی بەریتانیا لە سەرانسەری جیهان کار دەکەن بۆ لێپرسینەوە لەگەڵیاندا. سزاکانی بەریتانیا بۆ سەر تۆڕەکانی قاچاقچێتی مرۆڤ کەسانێکن لە ناوچە جیاجەکانی عێراق، سۆماڵ، بەلجیکا و باڵکانن کە تۆمەتبارن بە سەختەکردنی پاسپۆرت و دابینکردنی شوێنی حەوانەوە بۆ کۆچبەران لە فەڕەنسا واتە ئەو کۆچبەرانی کە لە چاوەڕوانیدان بپڕنەوە بۆ بەریتانیا جێگیان بۆ دابین دەکرێت ئەو کەسانش دەگرێتەوە و هەروەها ماماڵەکردن لەگەڵ گواستنەی ئەو پارانەی کە کۆچبەران دەیدەن بۆ گەشتە نائاساییەکەیان. لانی کەم کۆمپانیایەکی چینیش بەرهەمەکانی بۆ ئەو بەلەمە چووپەبەلەمانە دابین دەکات کە قاچاقچەکان بۆ گواستنەوەی پەنابەران بەکاریان دەهێنن. ئەمە یەکەم جارە دەسەڵاتدارانی بەریتانیا بە ئاشکرا ناوی ئەو کەسانە ئاشکرا دەکەن کە بەرپرسیارن لە ئۆپراسیۆنەکانی قاچاقچێتی و بەبێ دادگایکردن سزایان بەسەردا سەپاندووە و بە پشتبەستن بەو زانیاریانەی کە لەبەردەستیاندا. هەردوێنێ لە یەکەم ڕۆژی جێبەجێکردنی سیستەمە نوێیەکەی سزادانی قاچاقچەکان 25 کەسیان سزادا و بە تاوانبار تۆمات کران. لەو 25 کەسش 10 کەسیان هاوڵاتی هەرێمی کوردستان و چەندینیان خەڵکی خۆشناون و ڕانیین و شەقلاون. و لە ئێستاشدا حکوومەتی بەریتانیا و عێراق لە کۆتایی ڕێککەوتنامەکەی ناردنەوەی ئەو کۆچبەرانەی کە تەردوڕەفزیان هەیە لەگەڵ ئەو تاوانبارانەی هاوشێوەی قاچاقچەکان بۆ ناردنەوەیان بۆ عێراق.